وەرزی هەڵگرتنەوەی پەتاتەیە و پەتاتە جوتیارەکانی تەواو سەرقاڵ کردووە. بەدەیان کرێکار بەنێو کێڵگەکەدا بڵاو بوونەتەوە بۆ هەڵگرتنەوەی بەرووبوومی ئەم ساڵی پەتاتە. تراکتۆرەکان بەنێو کێڵگەکەدا دەسوڕێنەوە و پەتاتەکان لە ژێر خۆڵ دەردەهێنن تا کرێکارەکان بیان چنەوە. ئەم ساڵ لە ناوچەی گەرمیان بڕێکی زۆر پەتاتە چێنراوە و بەرووبوومەکەشی هێندە زۆرە، لە پێداویستیەکانی بازاڕ زیاترە. تقریبا لە سەرەتای مانگ دوو هەموو کاتێمە دەستمان پێکرد، بەڵام ئەم ساڵ تۆزی ڕۆینە پێشەوە لە ڕاستیە لە 22 سەرمایەک لێیدا خەسارێکی زۆری گەیانە پەتاتەی ئەم مەنتەقە ئیسش ئەبینی پەتاتەکەی لە گوێرەی خۆی تۆزێ وردە. گەورەترین گرفتیە و جوتیارانەی پەتاتە دەچێنن زۆری بەرهەم و ساغنەبوونەوەی بەرهەمەکانیانە لە بازاڕدا بە شێوەیەک نرخی کیلۆیەک پەتاتە بۆ 200 دیناری عراقی دابەزیوە. هەروەک نەبوونی ساردکەرەوەش گرفتێکی ترە کە ناتوانن بەرهەمەکانیان بۆ زستان هەڵبگرن. ئەمە جگەلەوەی حکوومەتی عراقیش بازگەکانی بەڕووی بەرهەمی پەتاتەی هەرێمدا داخستووە و ڕێگە نادات بەرهەمی پەتاتە ببرێتە بازاڕەکانی خواروی عراق لە کاتێکدا زۆربەی ئەو کرێکارانەی لە کێڵگەکانی پەتاتەی هەرێمدا هەلیکاریان بۆ ڕەخسێنراوە کرێکاری ئاوارەی عەرەبن. ئێمە لە کوردستانین، کوردستان سەقامگیرە، هاتوون لێرە کار بکەین و شکر بۆ خوا کار باشە. پێمان دەڵێن بگەڕێنەوە شوێنی خۆتان، ئێمە نامانەوێت بگەڕێنەوە ناوچەکانمان. لێرە ئاسوودەین، لێرە کار دەکەین و هەموو شتێکمان بۆ دابین کراوە. جوتیارەکان مامەڵەیان باشە لەگەڵمان، تەنانەت جاری وا هەیە مناڵەکان دێنین و دایانخەنە ئیش بۆمان لەبەرەوەی خێزاندارین. دوای چەند کاتژمێرێک کارکردن قاوەتی بەیانی بۆ کرێکارەکان ئامادە دەکرێت وەک چۆن پێکەوە کار دەکەن، بەدەم قسەکردنەوە پێکەوەش نانی بەیانی دەخۆن. کرێکارەکان گرفتیان نییە کرێی ڕۆژانەی خۆیان وەردەگرن، بەڵام دوای چنینی پەتاتە خەمی جوتیارەکان دەست پێ دەکات، ئەویش قورساغکردنەوەیەتی لە بازاڕەکاندا. ساڵ حکوومەتی عراقی خواروی عێراقی لێمان داخستووە، لە ڕاستیە جوتیاران زۆر زەرمەندن، جوتیارمان هەیە لە پارۆ تاوکو ئەم ساڵ قەرزاری پارەکەی لایە و ئەم ساڵیش هاتە سەری. وەک جوتیارەکان ئاماژەی بۆ دەکەن وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێم بەهۆی قەیرانی داراییەوە توانای هاوکاریکردنیانی نییە، بەڵکو تەنها چاودێریان دەکات. گەورەترین گرفتی زۆری بەرهەمی هاوردەکراوی وڵاتانە لە بازاڕەکانی هەرێمدا، ئەمەش ساغکردنەوەی بەرهەمەکانیانی قورستر کردووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.